ئەمڕۆ باس لە بابەتێکی هەستیاری کۆمەڵایەتیەکەین کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە. دیاردەیەک زۆر بربڵاو لە هەمان کاتە زۆر ناڕێک، سوالکەر و سوالکردن لە ڕووی یاساییەوە ڕەوایە و بە هەمان شێوە ئەوەی کە بیستومانە لە ڕووە شەرعیەکەشەوە هەر جائز نییە. ئەمڕۆ وتەبێژی پۆلیسی هەولێرم هێناوەتە ناو بازار ئەو شوێنانەی کە ئەو دیاردانەی تیا ئەبینرێ. با بپرسین بزانین لە ڕووە یاسایەکەوە، چونکە ئەوان زیاتر بەرکەوتنی ڕاستە و خۆیان لەگەڵ ئەو جۆرە کەسانەیە هەیە، حەزەکەین لە زاری خۆیانەوە گوێمان لە ئەو چیرۆکانە بێت کە لە ناو بازارەکانە ڕوئەدا. لە دواییە ئەچینە لای مامۆسایەکی ئاینی لە ڕووە شەرعەکەوە بۆمان ڕوو نەکاتەوە کە بەڕاستی سوالکردن دروست نییە. لەگەڵ ئەوەشە ئێمەی میلەتی کورد لەبەرەوەی نەهامەتی زۆرمان بینیوە، هەست و سۆزی بەرامبەر ڕامانەکێشێ و ئەکرێ کەسانێک لە خشتە ببرێن بە ناوی ئاینەوە. دروستە ئێمە خێر بە کەسێک بکەین نەیناسین؟ ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لەگەڵ مامۆسایەکی ئاینیا گەنگەشە ئەکەین لەگەڵمانە بێت. بەدەرگت بەرنادن هەتا نەیاندەیتی ئەگەر نەشەندێتی زۆزار ژوێنێک بۆ قسەی نەشاوت پێڵن. أنا وعمل كناية إنسانية. أجرت محتاج بمشكلة لي بس أنا محتاج وأجرت محتاج بريه وهاد كان بخازي بس نهار السوال كه وهر دارك يتدخازي. ئێستا پێشتر کە داهاتینە بازاری بۆ نمونە سێدانە بوو لە پاش مانگەی سی کە دەهات مانگەچکە دەبوو 12 ئایسد زیاتر دەبوو. ئەو کەسانی کە سوال دەکەن فەقیر نینە، هیچ دەستکرد نینە، بەڵام بە پیشەیانە کارەکانیان جەنابتان کەسی دەوڵەمەندتان گرتووە خۆی دەوڵەمەند بێ لە ئەسڵا، بەڵام بە جۆرێ لە جۆرەکان دەستژێڕی کردبێ یان بەڵێ بڵێ دەستی پان کردێتەوە لە بڵێ بڵێ باوەڕ بکە کەس شخص هەبووە چەند خانی هەبووە لە هەولێر بەکرێی داوە کەسی سواڵیشی کردیا و خەڵکانی وا هەبووە لە ماوەی هەفتەیەک ناو شاری هەولێرێ زیاتر لە 12-13 میلیۆن دیناری خردوتەوە لە یەک هەفتەیە لە یەک هەفتەیە کە خەڵکی شاری هەولێری 12 بۆ 13 میلیۆن دیناری عێراقی لە یەک هەفتەیە کۆ بکەیتەوە هەندێکا بڕێکی زۆر پارە ئەوە ئەمە نیشانەی ئەوە چییە؟ ئەمە چەند نیشانەیەک لە پێش یەکەم شێت حەتف و سۆزی و میهرەبانی خەڵکی شاری هەولێرە دەبتە تەرجیحێک لەوەی ئەو کار کەسێک کە تاوانەکە دەکە بەردەوابی لە کارە تاوانیەکەی هیچ کەسێک کە فەقیر بێتن دەستپان ناکاتەوە، بەڵام دەتوانی کۆمەک و هاوکاری خەڵکی دیکە کە دەیناسن و ئاگدار بن وەرگریان ئەو توانە و جەستەی خۆی بەکار بێنتن بۆ داهاتە و یان بژێوی ژیانی خۆی. بەڵام ئەو کەسانی کە نەفسی خۆیان کوشت بێتن و هەروەها دەستپان دەکەنەوە لە خەڵک ئەوانە وا دەکەن بە پیشەیانە کارەکە ئەنجام دەدەن و داهاتێکی زۆر کاتێک کە دەبینن ئەو داهاتە زۆری هەیە وا دەکەن کەوا خەڵک زیاتر هەتوانان. ئێمە بەردەوام دەستگیرمان دەکردن، یعنی باوەڕ بکەن لە ماوەی 3 ساڵدا لە ماوەی 3 ساڵدا واتە 2021-22 3134 سوالکەرمان دەستگیر کردیە 3134 ئامارێکی سێ ساڵی زۆر ترسناکە. ئەوانەی دەیگرین خەڵکی دەوڵەتانی چواردەورەمانن یان ئەوەتەیە خوار و ناوەڕاستی عێراقن بەداخۆ ینی خەڵکی خۆمان کەم دەبینی هەر ناشی بینیتی کە سوال بکە. لێرەوە من دەمێ ئاماژە بە خاڵش زۆر گرنگ بکەم ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی ترافیکلایتەکان ئێستاکە ئەو دیاردەیە نەمایە ناو شاری هەولێرێ لەبەر ئەوەی ئەوە ئەیمە 3 ساڵە بە بەردەوام
مەفارزمان هەیە دەردەچن لە بۆ چوار ڕایانەکان لە بۆ شوێنە گشتیەکان لە بۆ ئەو شوێنانەیەکەوە سوالکردنی لێ دەکرێتن یەکەوسەر هەر کەسێک بزانین کە سوال ئەنجام دەدات یەکەوسەر دەستگیری دەکەین دەیدێنێدار زۆر جاری وا هەیە من بە سەراحەت باز دەکەم لەبەرەوەی هەم بەڕێز دادوەرای لێکۆڵینەوەش بە ناحەق نازانم تا ڕاتێک هەمیش زۆر جاری وا هەیە دەبێ مڕعاتی ئەو ماندیبوونە و ئێش ئەو ڕاوەدوونانەی پۆلیسیش بکەن کە ئەو مەسروفاتی دەکا و سیارە دەردەچێ و بکارمەند دەردەچێ بۆ دەژیکردنی سوالکەران کەچی دەیبەن بۆ بەڕێز لای دادوەریش لێمان وەرناگری جاروە هەر لەوێن ئازادیان دەکا ئەمەش هۆکارێک و تەرجیعکە لۆ لەبەرەوەی دادوەری بەڕێز زۆر دیتیتی و دەبینی سزایەکەی زۆر کەمە و لە مانگێکە یان غرامەیەکی بەسیتە وا دەکاتن کە ئازادیان بکات. بەهۆی ئەو سوالکردنەوە مەسەرەن ئینفاق و بەخشین و یارمەتیدانی فەقیر و فەقیری لەبەرچاو نەکەوی چونکو ئەوە یعنی ئەگەر کەسێک بێتە مزگەوت کارێکی خراپکە نابی ئینسان مزگەوتی لەبەرچاوکەوی ڕاستە چون لە ئیسلامە ولا يحضون على طعام المسكين خەڵک هاندان بەسەر فەقیر و إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا يعني خيرێکی زۆر گەورەی یارمەتیدانی بەڵام فەقیر چییە فەقیر لە قورئانە خۆی گەورە چەند پێوەرەی دانێ لۆی هەموو خەڵک فەقیری بناسی ئەفەرمێ خوي تعالى فرمي للفقراء الذين أخرجوا في سبيل الله أفرمي أو فقراء يعني كلا بيناوي خوا فقير كتون لبر هو كارك فقير كتون نكبة به هو كار ديار نبوي أبي كسي كفقير كي بيغمر فرمي صلى هدما مالي سوتيا مالي غرق بوا هو كارك ديارا يارمتي داني زور قرن أواني كأفرمي لبيناوي خوا يان أفرمي أوانا كيحسبهم الجاهل أغنياء من التعفف أو نبع عزة خويا زليل ناكن لا يسألون الناس إلحافا زور نابارينو أويك أباريتو لمزقوتا كان لبر خوي أجريو سيناريو دروستك هاوارك بشيشي زور أو بيغمر صلى الله عليه وسلم أفرمي لا ينبغي لمؤمن أن يذل نفسه إنساني إيمان دار نابي خوي إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله لەبەرەوەی ئەو خۆ زەلیل کردن و پاڕانەوە و ڕسوا کردن و ماڵخێزانی خۆی جلکێشی شڕی لەبەرەکە منداڵەکەی خۆی ئەبا پێخواستیەکە بەزستانە زۆر جار ئەو مناڵانە خۆیان نین بەکرێ ئیهێنن ئەوەی ئەمە باندێکی لێ هاتووە زۆر جار ترافیک لایتەکانیش ئەفرۆشرێ ینی لە بینی خۆیانە ئیجا بزانە ئەوە چ گوناحێک خۆی گەورە فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم پاراستنی سمعە و کەرامەتی خۆت یەکێکە لە مەقاسیدی شریعەت یەکێکە لە ضروریاتی دین ئەبی ئینسان سمعە و کەرامەتی خۆی بپارێزی ئەجا ئیسلام چۆن مەسەلەن ئەو قەزیانەی حەلکردی وە خەڵک چۆن خێری بکە ئەبی فەقیر خۆی تەعالا فەرمی فەقیر ئەبی تعریفهم بسیماهم تۆ بەبی بە سیما بیناسی و ئەبی کەسایەتیەکەی بناسی خزم تا کەسێک کەفالەتیەکە هۆکارێکی دیارکراوی هەیە بەڵام ئەو کەسانەی کە لە سەرجادەکان ئێمە نارین ئیسلام دین لەگەرەوە نیە ئیهانە هیچ کەس بکەیت بەڵام حەق وەیە چۆن ئیسلام ئەوەی چارەسەر کردیە مەسەلەن باشەمە موسا ئێمە لە ڕووە دینیەکەەوە لە جەنابەت ئەپرسین چۆن ڕوبەڕووی بینەوە دیاردەیەکی چەند بری ناشیرنە لۆ کۆمەلگامان لۆ مەسەلەن سمعی کەسەکە لۆ سمعی مزگەوتەکانمان کەسێک هاوارەکە و دەست بە گریانەکە و منداڵی خۆی دەینی یان منداڵی خۆی نەبەکری هینە لە پێشە خۆی دادنێ ئەوە لە ئیسلامە حەلەکەی چۆنە یەک يعني كتو خيرك أبي براسي تحقيق كي سكا بيغمرة في المسألة الساعي على الأرملة كالمجاهد في سبيل الساعي يعني أبي بقري التحقيق كي بزاني باركت زي خوي قلت شو أستاتو نواجه كي دس نواجه رجرين يديني بزاني نواجه نورانيا أو تحقيقيت يا نبي أو ليكولينوية أو سعيت يا نبي يعني بشك أو عاطفة أجر أو إنسانة ببيت تحقيق بيداته لو تبي السبب فتنة له أو كسش فقير بوي قلت لك حاجة شيء لو يجيب زي كي بيوستي شيء نخوشيك قردارة أبي خوي جورا فرم إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين والغارمين وفي سبيل ابن السبيل اگر كسك ابن السبيل تو دبي تحقيق كي يعني بزاني باركت زي خوي قرتيا بزاني آية خيركت لو انو سلوي اطمئناني درون تبي زي اسلام ابي براسي او تشون سار سربي او كسانا حقوه كسيشي خير خوازو بروجيك هبي يعني مثلا مركزي كسك بهربسيان حكومه بهربس اوانا تحقيق يعني لقر بكري
چونچینی هەموو خەڵک ناتوانانی تحقیقکە ئەوانە تحقیقیان لەگەر بکرێ وەکو حکوومەت ئەگەر دەرچووکە ئەو کەسە یعنی کە پێغەمبەرە فەرمێسا ئەوەی کە پرسیارەکە عن تەکەثوری لە بۆ زۆری ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرەشەی زۆر توندی لێ کردی ئەفەرمێ وەکو گۆشتی بە دموچاوی وەنامینێ و تاوانێکی گەورەیە بە مجتەمەع و بە خۆی و خۆزەلیلکردن و غەشەکە بە درۆ پارە پێ ئەکە خیانەتەکە ئەرێ فەقیرن یا یعنی خۆی ئەگریێنی خۆی زەلیلەکە ئینسانیەت ئەهێنێتە خوار سمعی ئیسلام پێشە لە کە مسلمان چۆن ئەوێ یعنی ئیمانێکی ئەوەنە بەخوای هەبی کە خوار ڕەزاقە کەسی خۆی زەلیلەکە. سوالکردن بابەتێکە زۆر کەس نواندنێکەکە کەسانێکن کە نواندنەکەن کەوا کەسی بێدەرامەت و پێویستیان بە هاوکاریە ئەم جۆرە کەسانە لەسەر کۆڵانەکان ئەیبینین لە چوارڕیانەکان ئەیبینێت تەڵبڵایەتەکان ئەیبینن ئەمانە تەبەن بەبەستی سەرکی لەمانە کە بڕێ پاریان دەست بکەوێت بێگومان ئەم بابەتە لە سەر ڕۆوە سەڕوویەکی هەیە یەکەمی لایانی کۆمەلگا یعنی سە تۆگە کەسێکی غەریب بێتم کۆمەلگای ئەو خەڵکە بینی لە سەرجادا چی بەو خەڵکاڵێ ڕووی کۆمەلگاکە بۆ ناشی نەکات لایەکی ترەوە یعنی ئەی خەڵک چۆن سەیری ئەو خەڵکە ئەو جۆرە کەسانەکەن ئەکید بە چاوێکی بێئەرزش و بە سوک سەیریەکەن خەڵێکی تر ئەی کەسایەتی ئەو کەسانە چۆنن کە ئەچن سوالەکەن کەسایەتێکی لاواز ئامادەن بۆ بڕەپارێک هەموو شتێ بکەن زۆر خراپە تەبەنەوە سەرکێشی بۆ زۆر کارەساتی ناخۆش بە تایبەتی گەرات و کەسانە لانی کەسەکان ئافرەت بێت ئەمجا تو سەیری کەسایەتێکێکە و کەسایەتێکی لاوازی پێوتێ لە عەربی شخصی ئەتیکالی یعنی ئەو کەسە هەموو کاتێ خۆی کاتە باری خۆیدا لەسەر خەڵکە سە کەسێکی تر دەبێت و کەسێتی بۆ حەڵکە لە کاتێکە دەرکەوتووە ئەم جۆرە کەسانە وانین یعنی زۆر کەس جەروا بۆ دوای مردنی پارێکی زەخم و زۆی لەدا بەجێماوە ئەمە یعنی وە گوتم تەسەور ئەوەکەم بایەمە یعنی کەسێکی سوالەکات چی ئەچێ داخوازی کسێکە داخوازی ژنخوازی لێ بکات کیت کەس نایکە بۆ ناوبانگی خراپی دەرکردووە ئەم ناوبانگە ئەبێتە مای ئەوەی ئەگەر کەسێک بیێنێت یعنی بە دووری مەزا ئەبێتە تانە بۆی دایکت ئاوایە تۆ یعنی ئەم بابەتی سوالکردە ئەگەر ئێمە سەیری بکەین لە زۆر ڕۆوە بۆ کۆمەلگا زۆر خراپە چ جای بۆ کەسایەتەکە نەفرێکە ئەو کەسانە خودی خۆی کەسەکە یعنی ئەو بڕەپاریکەهەیەتی خۆ خەڵکی لەو کەمتری هەیە بۆ قەنەعەتی و قەنەعەتی نییە یەکەم زا دەبێ ئەو کەسە دەبێت قەنەعەت بۆ بڕەپاری بێنێ کەوا هەیەتی خاڵی دووەم ئەگەر بەڕاستی یعنی کەسێکی بێدەرامەتە یعنی خۆ ئێمە بینین یعنی لانی حکوومەتەوە هینمان هەیە عافینانە عملێ و کەسانیکەوە ئیش ناکەن ڕاتیان بۆ بڕێ یعنی دەبێ بەشێ لە حالەکە ئەگەرێتە لای حکوومەت یان حکوومەت بەڕاستی ئەگە بزانێت کەسێکەوە کەم دەرەمەدا دەبێ حەل بکرێ یعنی سەما مۆسا خەڵک هەیە باری دەروینی تەندروستی تێ کەسێ خەڵک هاوکاریەکە بە دڵخۆشیشەوەیکە بۆ چووکە ئەزانیە ئەم کەسە مستحقە بیکە بەڵام ئەو کەسێکە دێ سوالەکە ئەزانانی خەڵکە ئەو کەسە مستحق نییە ماوەسە وەکو پیشەی هاتووە بۆتە پیشەیە کۆمەڵە خەڵکێک ئیشی پێکات ئاکار بە سپۆنسەری ئەدهەم گروپ